ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 پرۆگرامی ڕۆژ باش. ئەمڕۆ بە وزێکی زۆرەوە هاتمۆلاتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باش. هەڵبەت کۆمەڵە بڕگە و بابەتی تایبەتمان بۆ ئامادەکردوون، ئەو پەیوەندیە ڕۆحی کە هەیە لەگەڵ بابەتی مناجات و عرفانیەت، ئەو پەیوەندیە ڕۆحیە زیاتر لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئێمە گرنگی پێدین یاخود گوێبیست تێبین. بەڵام ئێوە ئەمڕۆ بینەری پرۆگرامی ڕۆژ باش بن تا بێبەش نەبن لەو تەوەرە و گوێبیستی ئەو مناجاتە جوانانە بن و بەیادی مانگی پیرۆزی ڕەمەزان یاخود هەموو ئەو ئەدەبیاتە جوانە گوێبیست تێبین. سەرتاش بە کورتەیەک لە هەواڵە ناوخۆی و جیهانیەکان دەست پێکەم. تیمی وەزاری پارتی وەڵامی تیمی وەزاری یەکێتی لە حکومەت دەداتەوە. تیمی وەزاری پارتی دموکراتی کوردستان لە حکومەتی هەرێمی کوردستان ڕاگەیەنراوێکی لەبارەی خیانەتی 16 ئۆکتۆبەر بڵاو کردەوە و ڕایگەیان باشتر بوو تیمی یەکێتی بابەتیانە تەماشای گرژیەکان بکات و ئامۆژگاری ئەو تاقمە بکات کە ڕەنج و ماندووبوونی میلەتێکیان بە فیڕۆدا. ئاماژە بەوەش دەکات خیانەت و خاکفرۆشتن لە 16 ئۆکتۆبەر جیاوازە لە هەموو ڕووداوەکان و داواش دەکات تیمی یەکێتی لە حکومەت هەوڵی ڕاگررتنی هێرشانە ڕەواکان بدات. وەزیری تەندروستی عێراق ڕایدەگەێنێت بەهۆی کۆرۆنا قەدەغەی هاتوچۆ ڕاناگەێنرێتەوە. حەسەن تەمیمی وەزیری تەندروستی عێراق ڕایگەاند عێراق لە ڕووی چاکبوونەوەی ژمارەی توشبوانی کۆرۆنا لە پلەی یەکەمی جیهاندایە بۆیە ڕێکارەکانی قەدەغەکردنی هاتوچۆ و کەرەنتین بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا ناگرنەوە بەر. ڕاشیگەیان هەرچەندە ڕۆژانە ژمارەیەکی زۆر خەڵک تووشی کۆرۆنا دەبن بەڵام دۆخەکە لەژێر کۆنتڕۆلدایە. پارتی دموکراتی کوردستان لە سووریا ڕایدەگەێنێت ئەوان دژی بەشداری هیچ لایەنێک لە دانوستاندن نین. نەشئەت زازا ئەندامی پارتی دموکراتی کوردستان لە سووریا ڕایگەیاند بەرپرسانی ئەمریکایان ڕایگەیاندووە تەنیا کێشەیان لەگەڵ پەیەدا هەیە و لەگەڵ هیچ پارتێکی دیکەی ڕۆژئاوای کوردستان کێشەیان نییە. ئاماژەی بەوەش کرد دژی بەشداری هیچ پارت و لایەنێکی کوردی نین لە دانوستاندنەکانی کوردی لە ڕۆژئاوای کوردستان. جەختیشی کردەوە هەموو هەوڵێک بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە دەدەن. تورکیا سێ موشەکی S-400 بە سەرکەوتووی تاقی کردەوە. ئەمریکاش هەڕەشەی لە وڵاتت کردووە. وەزارەتی بەرگری تورکیا سێ موشەکی S-400 بە سەرکەوتووی تاقی کردەوە لە بەرامبەر وەزارەتی بەرگری ئەمریکا پێنتاگۆن ڕایگەاند ئەگەر تورکیا سیستمی S-400 کارا بکات ئەوە کاریگەری خراپی لەسەر پەیوەندیەکانی واشنتۆن و ئەنقەرە دەبێت. پێشتر تورکیا بە مەبەستی تاقیکردنەوەی سیستمی S-400 سیستمە موشکەکەی بۆ دەریای ڕەش گواستبووەوە. سوالکەرێکی ملیاردێر لە ئێران دەستگیر کرا. داود عەبدولمالکی جێگری بەڕێوەبەری پۆلیسی قەزوین لە ئێران ڕایگەیاند سوالکەرێک لەگەڵ تیمی شارەوانی کردوێتی بە شەڕ و کێشە و دەستگیر کراوە. دواتر دەرکەوتووە ئەو سوالکەرە خاوەنی 12 ملیارد تومەن و 4 باڵەخانەی نیشتەجێبوون و ئۆتۆمبیلە. ئاماژەی بەوەش کرد ئەو سوالکەرە ئامادەیە 50 میلیۆن تومەن بدات لە بەرامبەر ئەوەی دۆسیەکەی دابخرێت. کورتەیەک لە هەواڵەکانم پێشکەشکردن ئێستش بەڕگە و بابەتە تایبەتەکانی ڕۆژ باش دەخێنەوە. زۆرێک ئارەزووی بابەتێک یاخود خولیایەکیان هەیە بە تایبەت لای پیاوان ئەویش تەزبیحە بەکارهێنانی تەزبیح کە تەزبیح جۆرەکانی تەزبیح ڕەنگە بەشێکی زۆری هاوڵاتیان بە گەنج و پیرۆیان وەکو خولیایەک بەدەستیەوە بگرن یاخود بۆ سەڵاوات و خوداپەرستی بەکاری بهێنن. جۆرەکانی تەزبیحیش زۆرن لە ڕووی نرخیشەوە جیاوازن کە لە ناو تەزبیح فرۆشەکان دوو هاوڕێ لە شاری هەولێر ماوەی 11 ساڵە کاری دروستکردنی نزیکەی 600 جۆر تەزبیحیان کردووە. وەک خۆشیان باسییان کردووە لە زۆربەی شارەکانی کوردستان و عێراقیش کاریان هەیە.
تایبەتی دوو هاوبەش و فرۆشیار زۆر لە کارەکەیان زیاترە. زیاتر لە 20 ساڵە حاجی خالید و حاجی ئیبراهیم پێکەوە هاوڕێن. ئێستاش نزیکەی 11 ساڵە لە دوکانێکی بچووک لە شاری هەولێر کاری تەزبێح فرۆشتن و چاکردنی تەزبێح دەکەن. حاجی خالید بەدەم باسکردن لە کۆنترین و نوێترین جۆرەکانی تەزبێح باسی کارەکەیم بۆ دەکات و دەڵێ هەر لە منداڵیەوە حەزم لە تەزبێح بۆ دۆزینەوەی تەزبێحی جوان جیا لە شارەکانی کوردستان وڵاتانی دەوروبەریش چووم و تەزبێحم کڕیوە. گرنگی مەسەرەکە هیوایەتە خۆیەوە تەزبێح هەمووی هیوایەتە هەیە هیوایەتی ئەگەر ڕۆژێ جارێک نییە دوو ڕۆژ جارێک نیە سەردانمانەکە ناتوانانی یعنی هیوایەتەکە وایە جار وەیە یعنی شکە شەو خەوی پێوە دەبینی بە تەزبێحەکە ئەوە ئەوەندە هیوایەتی بەیانی زوو گەیشتە لامە تەزبێحێکمان کە ڕسمەکەماندانەوە بەیانی زوو هاتیە بۆ لامە بۆ تەزبێح هیوای مەوکو هیوایەتێکەوە شەشی خۆش و خاوێن و ئەوەشە زەوقیشە تەقینە ئەگەر زەوق نەبی ئیشت پێ ناکرێت. حاجی ئیبراهیمیش جیاوازی تەزبێحەکان نیشان دەدات و باسی هەر یەک لە جۆرەکانی دەکات و ئاماژە بە جۆری بەردەکان و بۆنەکانی دەکات. نرخی تەزبێحەکانیش باس دەکات. ئەو دەڵێ لە 10,000 دینارەوە تا 2,000 دلار تەزبێح دەفرۆشن. نزیکەی 600 زۆر تەزبێحیش لە دوکانەکەیان دەست دەکەوێت. کەن لە شێوەکانی کارەپ هەیە سەندەلووس هەیە کەرمانمان هەیە لە شێوە باشەکان نەوعاکی شێوەکانی لێرکوانە دروست دەکرێتن هەندێکیان هەیە هەندێکیشیان هەیە هەر دروست کراوە لە وڵاتەکانی تورکیا و ئێران و هەندێک جاروایە لە وڵاتەکانی ئەوروپاش بۆمان دەگەڕێتەوە ئێمەش وەستای تایبەتمان هەیە بۆ دروستکردنی ئەو تەزبێحانە یعنی دەتوانم بڵێم کابرایەک دێتن دەنکێکی پێ دەڵێ لەم دەنکەی لەو بابەتە بۆمان دروستکە ئێمەش مەوادەکانمان گشتێت تقریبەن زیاتر بە خۆمان هەمانە وەستای تایبەتیشمانەیە بە شێوەی جوان دروستی دەکاتن. تەزبێح وەکو باسی دەکەن دەبێت ژمارەی موروەکانی 33 یا 101 دەنک بێت. بەم جۆرە چاک دەکرێت و ئیمامێکیش لە سەروی دەنکەکانیت. بە پێویست و داخوازی و سەلیقەی خاوەن تەزبێحەکەش بە چەندین زۆری گوڵینگ یا بابەتی جوانکاری زیوی یا هەر شتێکی دیکە دروست دەکرێت. بەشێکی زۆری هاوڵاتیان وەکو ڕاهاتن یان وەکو خولیایەکیش تەزبێح بەکاردێنن بە چەندین ڕنگ و بە چەندین زۆر لە ناو بازاڕی کوردستان و لە دەستی هاوڵاتیان دەبینرێت. هێرۆ مەولودی کوردستان 24 هەولێر. هەر لە بابەتی تەسبیح و ئەو بابەتانی کە پەیوەندی هەیە بە سەڵاواتدان یاخود تەهلیلات یاخود مناجات ئێمە یەنە سەر تەوەری پرۆگرامەکەمان کە تایبەتە بە ئەدەبی ئەرفانی و معنەویەت و مناجات کە پەیوەندێکی ڕۆحی هەیە و ڕاستەوخۆ کاریگەری بۆ سەر دڵ و دەرونی مرۆڤ بێت. هەروەک مەولەویش دەڵێت کە من زۆر باش نیم لە خوێندنەوەیە لە یاخود شعر خوێندنەوەیە بەڵام ئەم کۆپ لە شعرەی ئەخوێنمەوە ئەویش دەڵێ من کە دڵدارم نەوا وەیلی من خەرقی متاڵای خالی وەیلی من چ باکتانە تاوتاوی وەی من شەوقی ڕووی کاتاو وەی من کتاو ببورن بۆ یاڵم من زۆر باش نیم لە شعر خوێندنەوەیە ئەگەر هەڵێکم کرد بێ بمبورن. ئێستاش میوانداری هەردوو مامۆستای بەڕێز مامۆستا ئازاد بەرگرکەی و وەشوان سێشمەیمان کردووە کە هەردووکیان مامۆستای ئاینی و شارەزان لە عرفانیەت و مناجات بەخێر هاتن مامۆستا سڵاوتان لێبێ و تەندروستیتان چۆنە؟ زۆر مەمنون زۆر سپاس. یاخوا بەخێر بن سەر چاو. جایەکسەر بە بابەتێک دەست پێ بکەین یان باسی ئەوە بکەین کە ئەدەبیاتی مناجات چۆنە و خۆتان کورتەیەکمان لەسەر ئەو بۆ باسکەن. بەناوی خۆی گەورە و میهرەبان سەرەتا دەستخۆشتان لێکن لە ئەو بەرنامە و ڕەخساندنی و دەرفەتە و نەوێ لێرانە بیقۆزینەوەکەوا پیرۆزبای مانجی مەولودیش بکەین کەوا داخلی مانجی مەولود بووین. دیارە مناجات و قەسیدە و ئەدەبی عیرفان و معنەویەت دەستێکی زۆر باڵای هەیەەوە تەواو ڕووچووە لە مەسەلەن دڵ و دەرونی تاک بەتاچی کوردی زۆر پێویستیمان بە تایبەتی لەو ڕۆژگارێکەوە لە ڕۆژگارێکی زۆر مەسەلەن جەنجاڵ و مۆدێرنە ئەژین پێویستیمان بە جانیبی ڕۆحی و معنەویەت و عیرفان هەیە لەو خاترەوەی کەوازار کە دیدڵەکان ئاوێتەوە ئاوێزان بکەینەوە ئاشنای بکەینەوە بە ئەدەبی عیرفانی و لەو خاترەوەیکەوە لەو سونگەیەوە بتوانین تاموچێژێکی ڕۆحی ببەخشینە بیسەران و بینەران. باشە مامۆستا سەرەتا ئەم ئەدەبیاتە لە عەرەبیەوە دواتر فارسی دواتر
لە مەولانە و بابا تاهیری هەمەدانەوە بۆ کوردی ئێستا لە چه ئاستێکدایە؟ والله ئێستا تقریبن کۆمەڵە کەسانێکی لێ هاتوو ئەلحەمدولیلا پیابووینە کە دەستێکی باڵان هەیە هەم لە ڕووی گوتن و چڕینی مەقامات و ئاواز و هەمیش لە ڕووی تێکستە ڕوحیەکان و هەمیش لە ڕووی ئاواز و مەقامات بە شێوێکی بە شکلشی عام بەڵام بەداخەو ئەڵێن لە ئاستەمۆحی ئەوەکاندانی مەسەن ئەوەی کە ئەوێت مەقامەکان بسڕی یان مەسەلەن ستۆدیۆ کەمە یان مەسەلەن دەرفەتکەم ئەڕەخسێ لە ئەوانە هیوادارن کەوە ئەو مینبەرە ببیتە وچیاڵی دەرسەیەک لۆ خاترێکەوە بتوانن ئەوانەی کەوا دەستێکی باڵان هەیە ئەوانە کە ئایانەوەی لەو ڕۆیەوە خزمەت بە کۆمەلگا بکەن و زیاتر برە و باخیان پێ بدرێت. بەڵێ مامۆستا شوان وەکو سەرەتا ئاماژەم پێکرد ئەمە پەیوەندیکی ڕۆحیە. جا ئەگەر توش بۆمان باس بکەیت و یەکسەر لەگەڵەوەشدا بەرهەمێکمان پێشکەش بکەن. زۆر سپاس بۆ بەرنامەکەتان. سپاس بۆ ئێوەش. ئەمەوێ لێرەشدا پیرۆزبایی مانجی مەولود لە گشت مسلمانان بکەم بە تایبەتی مسلمانان کوردستان بەگشتی. پیرۆز بێ لێوەش ئینشاڵڵا. زۆر سپاس دووبارە هەر مامۆستا باسی کرد پێویست ناکە دووبارەکەینەوە. بەڵێ. ئەگەر بکرێت ئینشاڵڵا بە بەرهەمێک دەست پێکەین. زۆر باشە با گوێبیستی بین فەرموو. لەناو کەسکاریان خاکم بەسەر ڕۆی بەبا عومرم خدا تۆ بمژەنە تا لەبەر قاپی کەسێک دەمرم بەزایعتوه لما لا يعني وقتم همو يعني وقت لبو الوقت بخوازم تاتياه بمرم أجل دورم أدا حاضر بوادي دور تسليما مني غفلة زدا هشتا خريشي مسلي دورة خيالي بوتي دنيا دماغ دڵمی پێچاوە قیامەت هەر مەگەر ڕۆژی قیامەت بێتەوە فکرم دەجۆشێ دڵ لە سەودا سەری وا پڕ خەیاڵاتم لە غەیری دەرسی عشقا خۆ نەبوو سەعیە و متاڵاتم حەبیبا خۆت ئەزانی بۆ لە عالم بێ مبالاتم لطيف سينا ريش وديم بأشو سرب سوداتم أي بأشو سرب سوداتم
فكرت قد نبوم غافل بروح من تابعي توما لعشق تمست سربستم همو خلقم بكالوما وكو پروان شيداتم اگرتي بپروپوما جياني من لعشقي تو مزانا غيرتي خوما سبب وابو بمن دالي لدرسي عشقي غاهاتو اي لدرسي عشقي غاهاتو سري خالي لسوداك السلون سودا لكم جانا سري بازاري أغيار من يا محتاج كالاتم أوي خالي نبيك الليل عشقي مال سامانا تباكي جنگي سيني أقر زاهل أقر زانا لرقاي عشقي تو قربايا سلو مالو روح مدانا أي سلو مالو روح مدانا دەستان خۆش بێ و دەنگتان هەر خۆش بێ زۆر سپاس مامۆستا ئازاد هەستم کرد لە کاتی مناجاتەکە زۆر باش وەرتانەگرتۆ لە یەکتر ئەو هەماهەنگی یاخودە کۆنتاکتتان چۆن دروست کردووە وڵا لە هەرچی بۆنە مناسبە و بۆنە ئاینەکانە و فیستیڤاڵی مەولود و ئەو بۆنە مناسبانە ئاینانەکەەوە ئەنجامە درێن زیاتر ئەسین و بەشدارین لە مێژە پێکەونە لەگەڵ کاک مەلاشوانی تەنسیق وەرحەملا کۆنتاکەکی چاکەیە و توانیتنکەوە بتوانین پێکەوە شتەکان و هەنراوەکان بە جوانی بچڕین و بۆچیاڵی تەنسیقەبی و هەگامان لێ زۆر باشە دەستان خۆش بێ و دەنگتان هەر خۆش بێ باشە مامۆستاگەر پێمان بڵێ ئەدەبیاتی مناجات یاخود عیرفانیت کەوتمان پەیوەندێکی ڕۆحیە ئێوە زیاتر بۆ ئەو تێکستانە یاخود ئەو نووسراوانە پشت بەچی ئەبەستن هەر هوەرێکی دیکە خۆی هاریگەریەکی دیکەی هەیە لەسەر ئێوە بۆ تێکستەکانتان یاخود بۆ نووسراوەکانتان زیاتر پشت بەچی ئەبەستن خۆتانەی نووسن وەڵاهی منێک لەباری خۆم هۆنراوی زۆر شاعران وەرئەوە کردیەوە مەسەلەن سڕیە و کردیتنا بە مەقام و ئامازن ئەو گوتیە ئاواز بەڵام ئەمن بەخۆ زیاتر حەز لە مەسەلەن شعرەکانی مەحوی و نالی و سافی و عاسی و ئەوی دیکە هەر شتێک بیکە مەسەلەن مامەڵە و سەودابی لەگەڵ ڕوح تاموچێژەکی بەڕوح ببەخشی و خزمەتێکی بیسەران بکات ئەمە هەوڵندایە زیاتر ئەوانە بین کە پەیامەشیان تێدا مەسەلەن زیاتر و هۆنراوانەی ئێستا مەسەلەن نالی مەحوی شعرەکانیان هەموو پەیامەشتیدا پیامی ئاشتی تێدا پیامی تەبای و خۆشەویستی تێدا پیامی مەسەلەن ئیسلامی تێدا پیامی ژینگەی تێدا پیامی نیشتیمانی تێدایە ئەنواع پیامی لە خۆکۆ کردیتەوە ئەتوانی مەسەلەن ئەمە لەو ڕێەوە ئەو خزمەتی بکەین و ئەو پەیامانە بگەینینەوە و بچڕین و بەگوێی بیسەران و بینەران کەواتە ئەدەبیاتی کوردی دەوڵەمەندە لەو زۆر الحەمدولله شکر لەخوای هەموو ئەوانە کو بڵێن کەسانی کاریزمینە و زۆریش مەسەلەن لە ئاسەکی باڵای زانستی دابوونە زمانی جیاجیان زانیە لێ توانیتیان کەوا مەسەلەن کۆی شتەکان و فکر و ئایدەیەکەی کۆ بکەنەوە لە شعرەکانیان خۆتان هیچ تێکستێکتان نووسیوە من تا ئێستا وەکو شعر نیتم هیچ تێکست نییە بەڵام هەر زیاتر گوتنەکە ئیش لەسەکەم کەواتە هەر تەنیا سوود لەو دەقە نووسراوانە وەرەگرن کە لە شاعیرانی خۆمان هەیە کلاسیکەکان زیاتر یاخود لە شعرە نوێیەکان و پشبەستن بە شاعیرانی دەریشەوە بۆ نمونە عەرەبی بێ فارسی بێ زیاتر مەسەلەن تێکەڵین کردیە لە هەردووچیان هەم ئەوەی ئێستا چکە ئەوەشی کە ئێستا مەسەلەن زیاتر کۆمەڵە گەنجێک پیا بووە یانەوەی خزمەت بکەن دەستێکی چاچیان هەیە لەو خاتی ئەوانیش مەسەلەن دانە بڕێن و زیاتر مەسەلەن وەکو تەشجیع و جۆش خۆشەشیان لە دروست بی زۆر جار مەسەلەن شعرەکانی ئەوانشنان گوتیە و کردیتنا بە ئاواز و مەقامن سڕیە بەڵام زیاتر ئەوانەی کە مەسەلەن ئەڵێن عاسی و مەسەلەن نالی و مەحوی ئەوانە شعرەکانیان ئەوەندە بە تاموچێژە ئەوەندە پەیامی تێدایە ئینسان هەر حەزەکە بیچڕێت بۆم سەباستیوت کرد ئێستا کۆمەڵێک گەنج لەم بوارەدا ڕۆڵێکی باشیان هەیە گرنگی زیاتری پێدەن بەڵام بۆ ئەبینین زیاتر لە مانگی پیرۆزی ڕەمەزان یاخود لە مانگی مەولودا زیاتر بەرگوێمانەکەی و ئەی بیستین
والله ئەوە جێگەی داخەوە جێگەی هەڵوەستەیە حەقوەیە بە هەموو مەسەلەن سوشیال میدیا مەسەلەن ئەوانێکەوە معنینە بە ئیشەکەی پەیوەندیدارن زیاتر جەخت بکەن و ئیش لەسەرەوەی بکەن چونکە لەو ژیانی جەنجاڵیە و پڕ لە مەسەلەن ئەو وەزعنا هەموارێکەوە هاتیتە پێش خەڵک و عقدەشی دەرونی لۆ دروست بووە زۆر پێویستی بە و جانی بە ڕوحیە و بە معنەویەت و بە دەرونەشی ئارام هەیە ئەو تێکستانە بچڕێن لۆ خاتریوێکەوە لە ڕووی دەرونیەوە ئینسان مرتاح بیت زیاتر ڕەمەزانش بەو پێ بۆ حکمێکەوە خەڵک زیاتر مەسەلەن ڕوودە مزگەوتیەکە التیزامەتی دینی زیاترە بی لە ڕووی دەرونیەوەش لە ڕووی ڕوحیەوە مەسەلەن ئارامترە زیاتر مەسەلەن ئینسان ئیستعدادی زیاتر لە خاتریوێکەوە جێ لەو شتانە بگریت و بەرنامەشی چڕ و پڕی لەو دابنێت ئەگەر نەحەقوێ لە هەموو کات و ساتەکان چونکە بۆ پێکەوە مسلمانی هەموو کاتێکی وەکو خواردن پێویستمان بە خواردنی ڕوحیشەیە زۆر باشە کەواتەوە ئێمە ڕێگەیەکمان بۆ کردوونەتەوە توانین گوێمان لە بەرهەمێکی دیکە بێت و ئەم بەیانێمان یاخود دڵ و دەرونی هەمووان ئارامتر بێت بۆ هیوانی ئینشاءالله دەست خۆش بێخۆ أول وأخير أتوي خدايا شمس الضحى نور الهدى يا رب لرحمي خويات ننكاي جدايا أشراف عالم محمد صلوات زندم ديتا سلطان شام ولا تختي كسنا من غير خدا آخر جگا جر زمينا قربانت بي قرباني تويو إلا صبرنا لدوري تويو خوزي بروج دبي ميواني تويو هذا خالت يا رسول الله يا شاهم بتصول ابو معراج بيشك شكرا والله ما بأمة بتوي محتاج سرواري عالم صلوات حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي نور عرش الله حبيبي خير خلق الله 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 بهاري زندقي وجواني بعشقي
الله الله حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي نور عرش الله حبيبي خير خلق الله الله شفا بغ شدلي مؤمن وعاشق ويقين بلال الخدا خوي ناوي ناوي بدم آيات شفاء الله الله حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي نور عرش الله حبيبي خير خلق الله الله أقل زار عيادتك كم قدم بني تسر جانب أتى مرد الغلامي توم وفاتم هار لبرتاوى الله الله حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي نور عرش الله حبيبي خير خلق الله دەنگتان خۆش بێ و دەستان هەر خۆش بێ زۆر سپاس. زۆر سپاس لەگەڵ مامۆستا شوان ئەو ئامێرە میوزیکانی کە بەکارێت زیاتر کامانن و لە کامیان شارەزای تۆک و ئامێری دەف هیچ شارەزایەکە هەیە؟ واللهی شارەزایەکەم بەو شێوە نییە مامۆستا زۆر شارەزاترە لە ئامێری دەف بە گشتیش وڵا هەر مثلا هەم بوون ئاینەکان ئەمە بە خۆمان بەس دەفەی بەکاردین ینی زیاتر. چ ئامێرێکی دیکە بەکارێت بەگشتی؟ بەخوای هەیە تەپڵیش بەکاردێنی بەڵێ و هەشا سنتور بەکارەهێنن توریش بەکارەهێنی بەڵام بەگشتی ئەمە بەس دەفەی بەکاردین زیاتر دەفەکە ئەگونجێت لەگەڵ. مامۆستا ئازاد زۆرێک لە زانایان ئەحکامی شەرعیان بە عیرفانی وتووە ئەمە پەیوەندی بەو ئەو پەیوەندی ڕۆحیەوە هەیە کە قوڵ بۆتەوە ینی کاریگەریەکەی ئەوەندە هەیە؟ کاریگەری زۆر زۆریش هەیە گرنگوەیە تو مەسەلەن ئەو پەیامێکەوە خوای گەورە لە سەرشانی ئینسانەکانی دانایە و وەکو تەکلیف گرنگەوە ئینسان بەو ئەرکەی هەڵبستیت و زەمیری خۆی مرتاح بکات و بگەینی جا چۆن ئەگات ئەوە کێشە نیە گرنگەوەیە ئینسان بەو شێوەی بگەینێ کە مەسەلەن بەرامبەر ئەخوازیت و ئەوێت. ئێستا زۆرێک لەوانە مەسەلەن عارفی گەورە هەیە یەک لەوانە مامۆستا سەعیدی نەورەسیە مەولانا جەلالەدینی ڕۆمیە زۆرێک لەوانە مەسەلەن توانیتیان لە ڕێی پەیامەکانیان لە ڕێی مەسنەوی معنەوی مەسەلەن مەولانای ڕۆمیان مەحوی یانیش مەسەلەن ئیمامی سەعیدی نەورەسی بەو شاکارە مزنانەی کەوا نووسیتیانە توانیتیان ئێستاش دەگدابی کاریگەری هەبێ ئێستاش بە هەزاران ئەتوانی بڵێن بە ملیۆنانیش قوتابیان هەیە ئێستاش دەگدابی دەور و دیراسی وانەکانیانەکەنەوە هەتا بە شێوێکی عام هەتا مەسەلەن ئەمریکا شاتە سەخت لە ڕێی ئەوەیەکەوە بتوانانی لە ڕێگەی نووسینەکانی مەولانای جەلالەدینی ڕۆمی ئەتوانی ئاشتی جیهانی بەرپا بکری لە ڕێگەی ئەوە یعنی ئەگەر بێت و برەویان پێ بدرێت مەسەلەن برەو باەخ و خەڵک ئەپێ ئاشنابیت و بیان خوێنیتەوە و جێبەجیان بکە ئەو ڕێنمایانە ئەو شاکارانە ئەو تێکستە ڕوحیانە تاموچێژێکی تەواو ئەبەخشن و هەرچی پەیامی جوانی و ئاشتی و تەبایی و پێکەوە ژیان و نیشتیمانی و ژینگەی و هەموو پەیامە جوانانەی لە خۆگرتیا ئینسان دەتوانی بیان کاتە مەدرسەیەکی گەورە لە خااتێەوەی جارێکی دی مەسەلەن ڕوح بەبەر مرۆڤاتیدا بکرێتەوە چکە ئێستا ئەوەی کابینی زیاتر شک لە زیاتر ڕواڵەتە ناخەچی وێرانە لۆیە زۆر پێویستیمان بەو عارفە مەزنانە هەیە بەو کەسە گەورانە هەیە لە خااتێەوەیکەوە بتوانانی زارش ئیمامی غەزالی بە هەمان شێوە ئێستا ئیحیا ئیمامی غەزالی یەکێکە لەو شاکارانە یەکێک لەو کتێبانێکەوە هەر کەسێکی خوێنبیتەوە بە تەواوی جیاوازی هەیە لەگەڵ خەڵکانی دیکە لە ڕووی تەعاملەوە لە ڕووی مامەلەوە لە ڕووی هەست و کەوت و جموجۆلەوە لە ڕووی ئیلتیزاماتی دینیەوە کەسانێکن کەوا تام و چێژە بەخشنە دانیشتەکانیان قسەکانیان گفتوگۆکانیان و ئەوش زیاتر ئەگەڕێت و سەرەوەی کەەوە ئەو شتێک کە نووسیتیان لە هەڵقوڵاوی خاوێن لە مەسەلەن مەقامێکی هەندە بەرزیان نووسیان محاڵە کەسێک ئێستا لەو زروفەی بتوانێت شاکارێکی وەدابنیت و بنووسیت. بڵێ کەواتە باگومان لە دووە بەرهەمتان بێت و زیاتر بەیانەکەمان بڕازێنەوە و دەرونی بینەرانیشمان ئارام بێت. کۆتایەکەی حەزەکەی بە دەفێتوان بە دووسێ ئاوازی جیاواز لێ بدەین. بفەرمووی.
ورنا تماشاي دوست أحبابا ورنا تماشاي دوست أحبابا أو برحم يديم لا محيبا أو برحم يديم لا دستي دا يا أحمدي
دەستت خۆش بێ مامۆستا ماندوو نەبن ئینشاءڵڵا تەمەند درێژ و لەش ساخ بن زۆر سپاس بۆ بەرهەمە جوانانەی پێشکەشتان کردین دەستان خۆش بێ زۆر سپاس مامۆستا ئازاد کاریگەکەی و هەروەها مامۆستا شوان سرێشمەی بەخێر هاتن دووبارە زۆر سپاس دەستان خۆش بێ بەڵێ ئێستاش بۆ وەرگرتنی زانیاری لە شار و شارۆچکەکانی کوردستان ڕوودەکەینە سلێمانی و لای پامنێرمان هاوژین جەمال بزانین چی بۆ ئامادەکردنی و زانیاریەکان لای تۆ چییە؟ سڵاو لەبێ هاوژین پێمان بڵێ چی هەیە و زانیاریەکان لای تۆ چییە؟ وەڵێ بەیانیتان باش ڕۆژانە ئالوەی سەوزە و میوە لە پارێزگای سلێمانی یەکێکە لەو شوێنە گرنگانەی کە زوو دەکرێتەوە و فرۆشیاران بە تایبەتی ئەوانەی کە سەوزە و میوە دەفرۆشن چ لە مارکێتەکان یاخود لە شوێنە گشتەکان وە لە بازاڕەکان ڕوودەکەن ئەم بازاڕە و ئەمە بەسی کڕینی سەوزە و میوە و پاشان ساختکردنەوەیان لە بازاڕەکان من ئێستا بە وەرگرتنی زانیاری جاتێ سەبارەت بۆی بزانم کە ڕۆژانە ئالوەکە لە کاتژمێر چەند کار دەکەن و شێوازی کارکردنیان چۆنە و چۆن خۆیان بۆ ڕۆژێکی نوێ ئامادە دەکەن بەڕێز کاک شەوکەتم لەگەڵ دەبێت یەک لەو کەسانی کە لە ئالوەی سلێمانی کار دەکات و هەروەها بە قەولی خۆیان قاتعی هەیە کاک شەوکەت بەیانیت باش بفەرمیت هێرە سپاس دەکەم پێمان بڵێ ئێوە شێوازی کارکردنی ڕۆژانەتان چۆنە ڕۆژێکی نوێ ئێوە خۆتان چۆن ئامادە دەکەن لە کاتژمێر چەنەوە ئالوە دەکرێتەوە و ئەو کەسانی کە لە بەناو بازاڕەکان و شوێنە گشتەکان ئیشەکان و کاری بەقاڵی دەکەن کاتژمێر چەند ڕوودەکەنە ئێرە پێشەکی بە خێراتتان ئەەکەم و دەستان خۆش بێ دیارە ئیشەکەی ئێمە تایبەتە بەوەی کە پێویستە بەیانیان زوو هەستین لەبەرەوەی سەوزە و میوە شتێکی تەڕەیە پێویستە بەیانیان زوو بچێتە بازاڕەکانەوە بۆی ئەو کەسانێکی کردن ئەرزیکەن دیارە ئالوێ سلێمانی لە ساها پێنجی بەیانە کرێتەوانێ کۆمەڵێک لە دوکانارەکان زیاتر ئیشی مەسەرەن تەڕیان هەیە ئێمە زیاتر مەسەرەن تەماتە و خەیار و کۆمەڵێ لەم بابەتانە زیاتر پێڵین تەڕەوەک لەوەی پەتاتە و پیاز و ئەمانە ئەوان زووتریان لەبەرەوەی ئەرزی شتەکانیانەکەن بۆی کە بەقاڵەکە کڕیارەکە هات زووتر بیەنی و بیباتە جێگاکەی خۆی و لەوێ ئەرزی بکات. بەدەر لەوە جوتیاران بەرهەمەکانیان دێنن بۆ ئێرە ساغی بکەنەوە ئێوە لیان بکڕن ئەو بابەتە چۆنە و شێوازی ئاڵ و گۆڕیکردنی کاڵایانە چۆنە؟ دیارە بەرهەمی ناوخۆی خۆمان کە هی جوتیارە ئێمە لیان ناکڕین ئەوانەی هێنن بۆیانە فرۆشین ئێمە بە عمولە بۆیانە فرۆشین لە مەوسمی پێگەشتنی مەسەلا ڕسقەکە من کۆمەڵە جوتیارمەیە ڕسقەکەی ئەهێنێ بەرهەمەکەی هێنە لێرە من بۆی ئەفرۆشم و ئەمولەی خۆم ئەوە تقریبن 2 ساڵە ئەمولە لەسەر ئەوان نەماوە چۆتە سەر کڕیار ئێمە ئەمولەی خۆمان لە کڕیا وەرەگرین بۆیانە فرۆشین و دوایی کە فرۆشتا حساب و پارە و قایمی خۆیانیان ئەینی و ئەڕۆنەوە بۆ جێی خۆیان بە شێوازی ئاسایی تا سەعات چەند ئێوە لێرە کار دەکەن و ئەو کەسانی کە ئاماژت پێدا وەکو بەقاڵ دێن لێرە شتەکانە من تا کاتژمێر چەند دێن بۆ ئێرە و ئێوە تا کاتژمێر چەند پێشوازیان لێ ئێمە تر لە پێنجی بەیانێوانێ زۆرێکمان لە پێش پێنجین بۆ حلوە بەڵام هەیشە درەنگتریە دەبەرەوەی کۆمەڵە بەرهەمی هەیە ڕەنگە پێویست نەکات زۆر زوو بێت ئەو کەسانەشی کە ئەیکڕن لەوانەیە بڵم لە خلالی 2 ساعتە شتەکەی خۆی کڕێت و ئەڕوا بەڵام ئەلوەی سلێمانی تقریبان بەیانی کاکرێتەوە لە پێش تاک ودا گەرمەگوڕێکی پێوە دیارە دوای ئەوە سێتەوانێت تا دوای نوێژی نیوەڕۆ ئەو کاتە کۆمەڵێک بەقاڵی دەرەوەمان هەیە دەرەوەی شار لە قەزا و ناحەکانەوە دێن ئەوانیش ڕسقی خۆیان نەکڕن و تقریبان ئەلوەی سلێمانی تا سەعات 3 گەرمگوڕی پێوە دیارە دوای تر خاوە بێتەوانێ هەیە تا ئێوارە هەیە بەڵامیتە تا 3 ئێمە ئەلوەمان هەیە چەند گرنگی بە کاڵای ناوخۆی دەدەن خۆ بەرەبوومی ناوخۆی دەدەن بۆی ساختکرێتەوە لێرە وڵی تەبەن ئێمە زیاتر وەکو خۆمان احتیمامێکی زۆرین بە بەرومی ناوخۆ لە بەرەوەی ئێمە بمانێ نەمانێ یەکەم بەرهەمەکەی خۆمانەیە دومیش جوتیاری خۆمان پێویستی بە هاوکاریە لەبەرەوە زۆر احتیمامیشیان پێین و هیمالیشیان ناکەین دەستخۆشکاک شەوکەت زۆر سپاس بەڵێ هاژە وەکو کاکشەکە داماژەی پێدا ئەلوەی سەوزە و میوە لە پارێزگای سلێمانیەکە لەو شوێنانی کە گرنگیەکی تایبەتی هەیە لە پارێزگای سلێمانی ئێسەوە کوش دەبینی خۆشی ئاماژەی پێدا ئێستا کاتێکی گرنگی ئەلوەکەی و قەرباڵەکەیکی زۆر لێر بێرەوە دیارە بۆ شوێی هزیکە بەقاڵەکان وەروەها کڕیارانی نێو ئەلوەکە دێن بۆ ئێرە بەرهەمەکان دەکڕن لە شوێنەکان دیکە ساخی دەکەنەوە هاوژین هیچ بەرهەمێکی دەرەکی قەدەغە کراوە کە نێڵن بۆی بەرهەمی ناوخۆ ساخ بکرێتەوە بەڵێ لە ماوەی ڕابردوو کۆمەڵێک بەرهەمی دەرەکی قەدەغە کرابوو بۆ ئەوەی کە نێتە ناو ئەلوەکەوە بەڵام وەکو ئێمە لە ماوەی ڕابردووشدا کارمان لەسەر ئەم بابەتە کرد هەندێک بەرهەم هەیە
کە قەدەغەیە بێتە ناو ئالوەکەەوە یاخود هاوردەکردنی قەدەغەیە بەڵام بە شێوەی قاچاق لە بەشێک لە دەواازە سنووریەکانی پارێزگای سلێمانیەوە دەهێنرێت بۆ ئالوەکە و ساغ دەکرێتەوە بە تایبەت بەرهەمی پەتاتە و چەند بەرهەمێکی دیکە ئێمە بە دوواداچوونمان لەسەر مابەتە کرد و بەڕێبەری کشت و کاڵی پارێزگای سلێمانی ئاماژەی بۆ داکاوان لە هەوڵدان لەگەڵ وەزارەتی ناوخۆ هەروەها وەزارەتی کشت و کاڵ بۆ یان بابەتە چارەسەر بکرێت چونکە ئەو بەرهەمانی کە دێتە نێو ئەم بازاڕە بەرهەمی دەرەچین و زەرەر و زیان لە جوتیارانی ناوخۆی دەدات کە ئەوان ناتوانن بە شێوازێکی دیاریکرا و بەرهەمەکانیان ساخ بکەنەوە بۆیە بەشێک لەو کەسانی کە ئەو کارانە دەکەن و بەرهەمی هاوردە بە قاچاق دێنن بۆ ئالۆی سلێمانی کۆمەڵێک ئاسانکاریان بۆ کراوە کە ئێمە لە ماوەی ڕابردوو بە دواتەچمان لەسەر مابەتە کرد و بەڕێوەبەری کشت و کاڵی سلێمانی ژاماژەی بۆدا کە لە هەوڵەکانیان بەردەوامن بۆ ئەوەی کە ئەو بەروبوومانی کە هاوردەیان قەدەغەیە بهێنرێت بۆ ئالۆی سلێمانی و ساخ بکرێتەوە. بەڵێ زۆر سواز بۆ تۆ هاوژین کە لەگەڵمان بووی سواز بۆ زانیاریەکانە. ئێستاش بابەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان ببینین. وەرزی چاندنی بەرهەمە دانەوێڵیەکانی وەی گەنم، جۆنیست، گەرمەشامی ئەمانە هەمووی لە کەلگە گەورەکانی پارێزگای ڕەحا لە باکووری کوردستان دەستی پێکردووە کە بە شێوەیەک لە ڕێگەی 40 تراکتۆرەوە 587,000 هکتار زەوی بۆ ئەو بەروبوومە کشت و کاڵیانە ئامادە کراوە. لەو پرۆسێژدا نزیکی 300 کرێکار کارەکەن بابەیەکەوە کار و ماندووبوونی ئەو جوتیارانە ببینین. جوتیارانی پارێزگای ئۆرفا لە باکووری کوردستان جارێکی دیکە کێڵگەکانیان بۆ داچاندنی بەرهەمە دانەوێڵەکان ئامادە دەکەن. لە پارێزگاکەدا ژمارەیەک زەوی بە پیت و گەورە هەن کە هەمویان بە بەرومەوە دانەوێڵەکان دادەچێنرێن. لە کاتێکدا لە چەند مانگی ڕابردوو هەمان ئەو زەویانە بە بەرهەمی دیکەی کشت و کاڵی دادەچێنران. بەڵام وەرزی پێگەیشتنیان کۆتایی هاتوو ئێستا وەرزی بەرهەمی دیکەیە.
ماوەیە کە دەستمان بە چاندنی بەروبوومی دانەوێڵەکان کردووە و تا ناوەڕاستی مانگی کانونی یەکەم بەردەوام دەبین. جوتیارەکان بە 2 شەفت کار دەکەن و تا 2 مانگ لەو کارە بەردەوام دەبن. چەندین جۆر دانەوێڵە لەم زەویانە بەرهەم دێنین و دەیان خینە بازاڕەکانەوە. زەویە کشت و کاڵەکانی پارێزگای ئورفا لە وەرزەدا بە بەرهەمە دانەوێڵەیەکانی وەک گەنم، جۆ، گەنمە شامی، کوڵەوە ڕۆژە، فاسۆلیا و نیسک و چەندان بەرهەمی دیکە دادەچێنرێت. با شێوەیەک 5400 هکتار بە جۆ، 58,000 هکتاریش بە فاسۆلیا و دەیان 1000 هکتار زەوی بە نیسکی سوور دادەچێنرێت. نزیکەی 300 کرێکار لە پارێزگای ئورفا لە باکووری کوردستان لە ڕێگەی 40 تراکتۆرەوە 577,000 هکتار زەوی کشت و کاڵی بە بەروبوومە دانەوێڵەکان دادەچێنن. بەشێک لە بەرهەمانە بۆ پێداویستی ناوخۆی ئەو وڵاتە بەکاردەهێنرێن و بەشێکی زۆریشی لە هاوردەی وڵاتانی دیکە دەکرێت. هاوکات بڕێکی دیکەیان لە پێشەسازی خۆراک و دروستکردنی خواردنی دیکە بەکاردەهێنرێن. زۆرن ئەو کەسانی کە ئارەزوی بەکارهێنانی بۆنی دەگمەن و خۆشەکەن، بەڵام لە کاتی بەکارهێنانیشدا هەڵی باو دیار هەیە کە واکات بۆنەکە بۆ ماوەیەک نەمێنێتەوە، هاوکات کێشە بۆ پێست و قژیش دروستەکات. هەرچەندە ئەو کەسانی کە بۆن زۆر بەکارێنن واکەن کە زۆر بۆنەکەش بەکارێنێ، بەڵام ئەڵێ بۆنی نییە. بۆیە ئەم هەڵانە لە کاتی بەکارهێنانی بۆن ئەخەینە ڕووبۆیی دوور بن لێ و بۆنەکەەوە خۆی بمێنێتەوە کە بۆن لەو شوێنە مەدەن کە تیشکی خۆری بەرەکەوێت و جگەلەوە نابێت بۆن ڕاستەوخۆ لە پێست بدرێت، چونکە دەبێتە هۆی زوو پیربوونی پێست. زیاتر لە بۆنێک بەکارمەهێنن بۆی نەبێتە هۆی سەر ئێشە و گێژ بوونین، چەند بۆنێک لە خۆبەی بووە بزانین کە بۆنێکی خۆش ئەبێت. جگەلەوەش نابێت بۆن لەو شوێنانە بدرێت کە زۆر ئارەق دەکەنەوە و گونجاو نییە ڕاستەوخۆ بۆن لە قژ بدرێت بۆ ئەوەی کێشەی قژ هەڵوەرین دروست نەبێت. بەتایبەت کچان زۆر جار بۆنەکان بەکارێنن بۆ قژیشیان بۆ پرچیان، ئەوەش واکات کە زەرەر بە قژەکەیان بگات. جگەلەوەش پێویستە بۆن لە شوێنی گونجاودا هەڵبگیرێت. بەم بابەتەش کۆتاییم هێنا بە بڕگە و بابەتەکانی پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژباش، بەو هیواین هەمیشە ژیانێکی بۆن خۆش و ئارامتان هەبێ. دووبارە هەر شاد بن.